لە گەشت و سەیرانین دڵمان خۆشە بەهارە هەومان کۆ بووینێتەوە لە ناکاو خەجێ خەریکە بخنکێت چییە مەسەلە شتێک لە قورگی گیراوە ئەگەر بە خێرایی فریایی نەکەوین خەجێ مناڵە جگەرگۆشەکەمان کە هەمومان خۆشمان دەوێ سێبووری ماڵ و خانەوادەکەمانە لە دەستی دەدەین دکتۆر ئەژی پزیشکی فریاکەوتن لە سلێمانیەوە لە ئەنوەر شێخەوە هاتووە پێمان دەڵێت کە چۆن خەجێ ڕزگارکەین دکتۆرگیان زۆر بەخێر بیت زۆر سپاس دەکەم اینجا خەجێ پێش ئەوەی کە ڕزگاری کەین بە ئەمەی بۆ ڕێی خەمەوە ئەو حەز دەکا ئەگەر مردیش خوانەکە بە جوانی بمرێ خوانەکە ئەبێ ڕزگاری کەین چی دەکەین؟ طبعاً ئەو مناڵە کە شتێکە پەڕێتە قورگی هەر شتێک بێت لە گڕووگاڵەکەوێت لە هەناسە ئەکەوێت و ئەم شتانە یەکەم شت کە ئەیکەی بووی یعنی تۆ گوێ لە هەناسە و شتی نابێ بە هیچ شێوەیەک یەکەم شت کە ئەیکەی یەکسەر ئاواهی ئەیخەیتە سەر ئەم دەستە و ئەمە نییە مناڵەکە ئەیەنە دەستۆ بۆ نمونە ئاوا دامە دەستت ئەمە یا دەست من زانی و کە ئەمە شتێ لە قورگی گیراوە باشە ڕێک ئاوا بەم شێوەیە ئاوا ئەیخەیتە سەر ئەم دەستە و سەری بۆ خوارەوە و قاچەکانی بۆ سەرەوە باشە اینجا 5 جار 5 to 5 پێڵێن 5 بە 5 5 جار ئەکێشی بە پشتیە لە بینی هەردوو دەفەی شانیە 1 2 3 4 5 ئەمە ئەگەر شتەکاتە دەرێ ئەمە خێر ئالە خێر ئەگەر نەهاو ڕێک ئاوا هەڵێ گەڕیتەوە سەر ئەم دەسەی ترە لە بینی هەردوو گۆی مەمکە 1 تۆز خوارتر 1 2 3 4 5 ئەمە محاولەیە بەشکم بێتە دەرەوە نەبوو ئەمە هەردووبارە ئەەکەیتەوە جارێکی تر و جارێکی تر ئەگەر هەر شتەکە نەهاتە دەرەوانێ ئەبێ بە پەلە تەلەفۆنکەی بۆ ئیسعاف ئەگەر لەو کاتە دەستکەوێت 122 باشە پەنجە نەخاتە نێو قورگی نە بە هیچ شێوەیەک لێک حاڵەتە ئەگەر هاتوو شتەکەی بینی لە نزیکی دەمیەوە بەڵام ئەگەر بێت و شتیش ببینێت ئاواهی کە سەیری ناو دەمی ئەکات شتیش ببینێت لە ناو دەمیاتی لە نزیک قوڕێکی بە هیچ شێوەیە نابێت دەست بکرێ بە ناو قوڕ ئەگەر کۆکەی بوو ئەگەر کۆکەی بوو ئەو خێرا لە خێر زۆر باشتر لەوانەیە بێتە دەرەوە باش ئەمە بۆ پزیشک نییە ئەمە بۆ تۆیە بۆ دایک و باو بەڵێ بۆ دایک و باوکە بۆ کەس و کارێکە دەتوان ئەوە بکەن ڕێگەیەکی زۆر ئاسانە بۆ ڕزگارکردنی منداڵە جگەر کۆشەکەمان ئێستا خەجێ ڕزگاری بوو ئەمە خەجێ شکر ڕزگاری خەجێ شکر ڕزگاری بوو ئەی ئەگەر کەسەکە گەورە بوو کەسەکە گەورە بوو پێش ئەوە ئەمانم بۆ باسکە طبعاً عادەتی مناڵ کە تووشی ئەم شتە چێتە بۆری هەوایەوە عادەتی بەتەنی بچووکە چێ بۆ نەگودەن کە گوڵە بە ڕۆژەیەک بایەمێکە فستقێکە یا بۆ نمونە نەستەلەیەکی بچووک لە بەردەستیا دانراوە یعنی باشترین شت ئەوەیە کە ئەم شتانە لە بەردەستیانە بێت ئەمە یەکەم ئەگەر لە بەردەستیشیا بوو خەڵک لە بەردەمیان بوو ئەبێت زۆر ئاگای لێ بێ کە ئەم شتە ئەم لە پڕان نەچێت زەفەری بێنێت و بیخوات بیخاتە ناو دەمیەوانە بەڕێزان ماوەی ڕابردوو بەردەوام ئەم ڕووداوە سادانە دووبارە دەبنەوە ماوەی ڕابردوو پێش چەند هەفتەیەک ئەمە ڕوویدا بڵاویش بۆ لە ڕاگەیاندن کە مناڵێک بە شتێکی وا گیانی لەدەستدا کەم تەرخەم مەبە سەدا 1 کەم تەرخەمی هەبێ ئەمانی لە دەوری بن مناڵەکە ڕەنگە مناڵەکەت بە شتێکی زۆر سادە بمرێ تۆ پێت وایە ڕەنگە نەمرێ لەبەرەوەی کەس ئەمەت نەبینیەوە مناڵەکان هەمووی گەورە بوون و ئەمە ڕووی نەداوە لە نێو خانەوادەکەت بەس ڕەنگە جارێک ڕوودا بۆیە هیچ مەجالێک بۆ ئەم ڕەنگەیە مەهێڵەرەوە